بە ناوی یەکێتی و بە ناوی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانەوە بە ناوی سکرتارەتی کۆمەڵی خوێندکارانەوە پیرۆزبایی لە هەموو ئەندامانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەکەین. ئێمە بڕیارمان داوە کە ئەم ساڵ هیچ بۆنە و چالاکیەک و ئاهەنگێک و داوەتێک نەکەین بە بۆنەی یادی کۆمەڵی خوێندکارانەوە لەبەر بارودۆخی ئابووری کە ناهەموارەوە لەبەر بارودۆخی کۆرۆنا، بەڵام بەڵێن بە هەموو خوێندکاران دەدەین کە لە چوارچێوەی نوێبوونەوەی یەکێتیدا کۆمەڵی خوێندکارانیش نوێ دەکەینەوە کە بە شێوازێکی تازە بە توانای تازەوە شێوازی کارکردنی کۆمەڵە بە جۆرێک بێ کە ئەگەر خوێندکار بیر و ڕاشی لەگەڵ یەکێتی نەبێ چۆن لە ڕابردوو کۆمەڵی خوێندکاران داکۆچی لە مافەکانی کردووە بەبێ جیاوازی بیرروڕا داکۆچی لە مافەکانی دەکا و دیارە کۆمەڵی خوێندکارانیش خۆشیان بڕیارێکیان هەبوو لەسەر خوێندنی ئەم ساڵ کە نابێ خوێندنی ئەم ساڵ بفەوتێ، بەڵام دەبێ بە هەر شێوازێک بێ ئەگەر بە ئۆنلاینیش بێ دەبێ فەرقێکی وانە بێ لە بینی خوێندنگای حکومی و خوێندنگا ئاهلیەکان. هەرچەندە ئێمە دیارە ئەوان پێیان باش نییە، کۆمەڵی خوێندکاران پێی باش نییە کە خوێندن بە ئۆنلاین بێ لە بەرەوەی لە پاریش ماوەیەکی زۆر خوێندن وەستا، بەڵام توانرا دوایی تعویز بکرێتەوە. بەڵام بە هەر شێوازێک بێ دەبێت دەرفەتی خوێندن لە بینی خوێندکارێکی دەوڵەمەند یا خوێندکارێکی هەژار کەم بکرێتەوە. ئێمە بۆ هێڵە گشتیەکانی ئەم بەرنامە تازەیەمان داناوە بۆ کۆمەڵی خوێندکاران، بەڵام چاوەڕێی ئەوەین کە دەست پێ بکەینەوە بیخینە بواری جێبەجێکردنەوە بە شێوازێک بێ کە فەرقی بینی خوێندکار نەبێ لەسەر بنەمای جوگرافی لەسەر بنەمای شوێنی نیشتەجێبوون. پیرۆزبایی لە خۆمان و لەسەر جەم ئەندامان و لە ئەنگرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەکەین. پیرۆزبایی لەو تێکۆشەرانەکەین کە ڕۆژانێک لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کاریان کردو و ئێستا لە شوێنی جیاواز خزمەتەکەن. درود بۆ گیانی پاکی ئەو شەیدانەی کە دامەزرێنەری کۆمەڵی خوێندکارانی کوردستان بوون. کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕێکخراوێکە خاوەن مێژوویەکی گەورەیە، دەبێت بە هەمان شێوە لە ئێستاە خزمەت بکە بێ جیاوازی بیر و بۆچوونی سیاسی. کۆمەڵی خوێندکارانی کوردستان بێگومان لەم یادەدا هەنگاو بە هەنگاو دەنێت بەرەو نوێبوونەوە و خۆڕێخستنەوە لە ئاستی سەردەمەکە بێت. سەبارەت بە ئەم ساڵی پرۆسی خوێندنیش دیارە لە ساڵانی ڕابردووش بەهۆی بایکۆت و کێشە ئابوووریەکانەوە ناو بە ناو دابڕان هەبووە لە خوێندن، بەڵام نەبووەتە هۆی ئەوەی بکە پرۆسی خوێندن بفەوتێت. ئێمە داواکارین لە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە کە ڕەچاوی ئەم بارودۆخەی ئەمساڵ بکەن لە بەرژەوەندی خوێندکاران. سەبارەت بە خوێندنی زان کۆلاینیش ئامادەکاری زیاتری پێویستە. ئێمە کۆمەڵی خوێندکارانی کوردستان وای دەبینین هەرێمی کوردستان لە بواری تەکنەلۆژیا و شێوازی هێڵەکانی ئەنتەرنێت و پێداویستیەکانی نابێ بە هەنگاوێکی خێرا بچینە ناو پرۆسەوە، وەکو پاڵپشتکاری دەکرێت سوودی لێوەربگیرێ. بۆیە داوامان وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەم ساڵدا بڕیار و هەنگاوەکانی بە شێواز بێت کە ڕەچاوی بەرژەوەندی خوێندکاران بکات.